گەرەوان دێتە مارێ پلکە فەخریەی. ئێستا ئەمنیش وا سەبر لە مارێ پلکە فەخریەی نزیک دەبمەوە بزانم لۆ هەموو کەسێک سەردانی پلکە فەخریەی دەکاتن. لە چەند ساڵیەوە لەو گوندەی دەژی؟ وڵا هەتێ بوویم هەلێراژم هەر لێرە لە داگ بووی؟ ئارێ وڵا لێر داگ بووم لێرەشم مێردێ کردیە و لێرەشەم برم نانەخواانە کاتەمەند درێژ بی پلەجیان قورباندم لۆ هەر کەسێک بێتە ئەو گوندەی دەبێ بێتە کنەت و وڵا ئێجا ئەمە زۆر میوان دۆستین دەگە عالەمێ بەرێ زۆر بەڕێزین زۆر ڕێزەوە لە حالەمێ نیسا شەرنێت و میوانەکەت بێ بچێتم بزنەچێ لێو کوژمەوە میوانەکەم دێ زۆر ڕێزە لێنم زۆر تەقدیریە گرم و لە خواردن و گۆشتی باش ئیش و کارەشی هەویلۆی جێبەجێکەم و ئینسان دەبی ئەوها ئینسان دەبی ئەوها دۆستی یەکتری بی هەرجیان ئەمە خاستن حەک بریم کەسێک دێتن کامی ڕۆژمەک دێ لە بەخۆشێریت و ئەولادا ئەمە لەکەنەمە احتیادیە ڕاستە پلەجان ئەنگۆ لەو گوندەی چ ئەچێنن؟ یعنی چ ئەچێنن وەچی جیا و گۆر و یان چ دەڕوێ بەخۆی؟ وڵا هەمووشمەکە ڕوێ بەخۆ کەنگریە لێ نەسلێر چالەیە هەموو شتێ لێ ئەمەش بەخۆشە تەماتاکەین و سەوزەیەکەین و یعنی بەختە خۆتان وڵا الحەمدلله زۆر باشە عنی کە بەهار دادێ ئەنگۆ بەخۆ دەچن شتی خۆ لێ دەکەنەوە لە خۆ لێ دەنێن و دەخۆن ئارێ وڵاوە لێکەین ئیپا پاگش بە وڵا لۆی جوانن پلە شتی خۆ ماڵی دەخۆن بەمەشتی خۆتان لێ دەکەنەوە تەمەشاکەمە بە گەنجی پیر بووینە باشە پلات و لەگە خواردنە سەردەمیەکان کوی نمونە پیتزا و بێرگەر و شتی وا دەخۆی؟ ئارێ وڵا سەردەمیمە ئەوان چە خۆ نەمیشە دەخۆن